بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخمەم شەو باشیەوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. دیارە من لەم بەرنمەیە بەنیاز بووم قسە لەسەر سبەینێ ڕۆژی پێنجشەمە 14 ئەیلول بکەم کە پەرلەمان تایدا کاراکرێتەوە، بەڵام ئەوە تا پێش 1-2 سەعاتێک ڕاگەیەندرا کە سبەینێ پەرلەمان کارا ناکرێتەوە، کۆبوونەوە ناکە، بەڵکو دواخراوە بۆ ڕۆژی هەینی ساعت 7 ئێوارە. بۆ ئێمە بەستمان لەگەڵ کاک ئاری هەرسین پارلەمانتاری کوردستان لەسەر کۆمەڵێک تەوەر قسە بکەین لەوانە دواخستنی ئەم دانیشتنە و هەروەها پەرلەمان هێندەیەوە ئاگاداری دەبێت کەی کاراکرێتەوە، کەی کۆبوونەوە یاسایی خۆیەکە، لە ئەولەویاتی کارکردنیان چی هەیە، بەنیازن باسی چی بکەن لە سەرەتاوە، ئەم پەرلەمانە کێ سەرۆکایەتی ئەکات، دەستەی سەرۆکایەتی چۆنە بێ، ئایا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕەزامەندی تەواویان پیشانداوە کە بەشداری کۆبوونەوەکە بکەن، ئەگەر ئەوان نەیەن پلانی بی چییە، وەمە بەستمە قسەیەک لەسەرەوە بکەین کە ئایا پەرلەمانی کوردستان بیری لەوە کردوتەوە وەکو نوێنەری گەل، وەکو نوێنەرانی گەل پاشەکەوتی موچە بک بە یاسایەک بۆ ئەوەی نەفەوتێت و هەروەها لایەک لە دۆخ و مەعیشەت و گوزەرانی هاوڵاتیان و موچە خۆران بکاتەوە. و بەستیشمە لەگەڵ جەنابیان قسەیەک لەسەرەوە بکەین کە ئایا ترسی ئەوە هەیە کە لە پەرلەمان ڕفرەندەم دوا بخرێت، چونکە دوای سەردانەکەی برێت مەکگۆرک نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانی دژە داعش باس لەوە کرێکە شتێکی لەو جۆرە هەبێت. کاگاری هەرسین پەرلەمانتاری کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە سڵاوتان لێبێت. مەبەستمە بەو پرسیارە دەست پێ بکەم، من بەنیاز بووم بپرسم سبەینێ لە پەرلەمان بەنیازی چین، بەڵام ئێستا پرسم دانیشتنی سبەینێ بۆ دواخرە. دانیشت سڵاو لە تۆ یادەجان، سڵاو لە بینەرە بەڕێزەکانی ئەم کەناڵە بەڕێزە. دانیشتنی سبەینێ دواخراوە لە بەرەوەی خوشکوبرا بەڕێزەکانمان لە سەرکردایەتی حیزبی گۆڕان هەتا ئێستا خۆیان ساغ نەکردوتەوە و هەروەها لە کۆمەڵی ئیسلامی ئەوەیە مۆزوعەکە و ئەنجا ئەوەش ئەوە هێنێت لە بەرەوەی ئێمە، ینی هەمومان تەمان نەکرد، ئێمە هەمومان هەست بەوە ئەکەین کە یەک ڕێزی نیشتیمانی بۆ قزەیەکی وا گرنگ لەم ڕۆژەیە ئەوە هێنێ کە ئێمە ئەم هەموو ماوەیە سەبەرمان کردووە چیە با دوو ڕۆژێکی سەبر بکەین. کاگاری بەڵام پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان ئەڵێن گوایە بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ ئەبێت 48 کاتژمێر پێشووتر پەرلەمانتاران ئاگادار بکرێنەوە و جەنابیشتان ئەڵێن بەهۆیەوەیە کە کۆمەڵ و گۆڕان هێشتا خۆیان کۆنە کردوێتەوە و خۆیان ساغ نەکردوێتەوە. کامەیان ئەرجەحتر و نزیکترە بۆی بینەر ڕوون بێ لە لای بەڕێ منەوەی کە منێڵێم لەبەوەی تۆ مەسیری میلەتێک لەسەر کۆمەڵێ بەندی کە ئینسان دایناوە لەسەرەوە ڕای ناگری، ئەوە مشکلە نییە. لەبەی زۆر حاڵەتی وا هەبووە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 تا ئێستا ئەو 48 ساعاتەش نەبووە و ئیشیش بەڕێز چۆوەمانە وەکو کوردەکە هێڵێ ئینسانەگە لە تەشی ڕستن بێ با هیچ جۆگە درێژەکەیشی بێ هەرێ ڕێسێ. کاگاری ینی قسە لەسەر ئەوە هەیە، ینی من وەکو ڕاگەیاندکارێک شەو پرسیارم لا دروست بۆ پەرلەمان لە دۆخی ئاسایی خۆی نییە تا 48 ساعات پێشووتر پەرلەمانتاران ئاگادار بکرێنەوە. بە پێچەوانەوە پەرلەمانتاران بێزار بوون هێندە لە ماڵەوە دانیشتون و هەندێکیشیان هەر لە کار و چالاکی خۆی بەردەوام بووە، بۆیە ئاگادارن کە چی گوزەراوە، ئاگادارن کە یەکێتی و پارتی ڕێککەوتنیان کردووە کە 14 ئەیلول و لەسەر ئاستی زۆر باڵای مەکتەبی سیاسی و تەبێژی یەکێتی و پارتی و توانە 14 ئەیلول کاراکرێتەوە. ینی هەست ناکەن هاوڵاتیان بێزار بوون کاراکرێتەوە و ناکرێتەوە 14 مانگە و نەوەڵات جمعەیە و ئێستا باس لەواکرێک کە خراوەتە شەمەش. حەزەکەم جارێەوە بڵێم یەک ملاحەزەم هەیە وەلو خۆ بۆ وجدانەوە وت بڵێ ئێمە یعنی لە ماڵەوەدانە نیشتوین بێ ئیشۆمانەوە من جیامکردنەوە ئەزانم بۆیە وتم تۆ بە وجدانەوە وت. بەڵام ئێ بە تاکید هاوڵاتیانی کوردستان بێزار بوون لەمە، ینی ئەم تۆپە ئەمەی خاتە ساحەیەوە ئەوی خاتە ساحەیەوە و ئەمە 5 نقطەی هەیە و 4 هەیە و داریشترە و 6 هەیە و نەخێرەم 7 هەیە و ئەمە تەمان ئەو شتێکی بێزارکەرە بۆ هاوڵاتیان بێگومان وایە. بەڵێ باشە، ئەگەر وەکو گریمانە وەری بگرین پارلەمانی کوردستان ڕۆژی هەینی یاخود شەممە کارا بکرێتەوە و کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات، بەنیازن لە پەرلەمان باسی چی بکەن لە سەرەتاوە، چی لە ئەولەویاتی کاری ئێوەیە؟
ئەزانی یادیجان من حەز ناکەم بە ناوی کەسەوە قسە بکەم بەڵام خۆم وەکو ینی ئاری هەرسین و سەرۆکی لیژنەی پێشمەرگە و شەیدان لە پەرلەمانی کوردستان ئاوا قسە ئەکەم بەڕاستی جارێ من پێم باش وایە کە پەرلەمان ئەگەر نەتوانێ یعنی پشتیوانێکی بە قووەت بێت بۆ ئەم مەبدەعە زۆر استراتیژی و زۆر گرنگەی ئەم خەڵکی کوردستانە کە سربەخۆی کوردستانە و ڕیفراندۆم وەکو ئالیاتێک هەڵی بژاردو ئەگەر نتوانانی ئەوە بکە ئیتر کارا بکرێتەوە نەکرێتەوە هیچ لە قەزیە ناگۆڕێ ئەم پەرلەمانی کوردستانە لە پێش هەموو شتێکە ئەبێ بۆ ئەوە کارا بکرێتەوە یعنی چی بە بۆچوونی بەندە لە پەرلەمانی کوردستان یەکەم هەنگاو یەکەم بڕیار کە دەرەچێت ئەبێت بریتی بێ لە پشتیوانیکردن لە پرۆسی ڕیفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان لە کاتی خۆیان لە 25 دووهەم شت ئەبێت پێداچوونەوە بێ بە وەزعی خەڵکی کوردستان ئێمە ینی من دیسانەوە ئێڵێم ڕاستم بە ناوی خۆم وە قساکەم بەڵام من نەزانم کە لە حیزبەکەی بەندە ئەولەویاتی یەکەم مەسەلەی هی بژێوی خەڵکی کوردستانە زۆر گرنگە کە ئەمە وەکو ڕشوە بەکار نێرێ بەرامبەر خەڵکی کوردستان بڵێن ئەگەر ینی حیزبە سیاسیەکان بڵێن ئەگەر تۆ بەشداری و کرد لە ڕیفراندۆم ئیتر وەزعی موچە چاگەکرێ بەبێ ئەوە ڕیفراندۆم بکرێ و نەکرێ و هەرچیەک بێت ئەولەویاتی هی پەرلەمان ئەبێ ئەوە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان مەجبور بکات ئیتر بە بڕیارێک بێ بە پرۆژە قانونێک بێ بە هەرچیەک بێ کە ئەم مەسەلەی چارەکە موچەیە نمێنێ وە بژێوی خەڵکی کوردستان چاک بکرێ باش ئەو دوو شتەیە کە بەڕێی من لامەی گرنگترە بەڵێ دێنە سەرباسی ئەو هەردوو پرسەکە بە ورتر بەڵام بەر لەوەی بە وردی بچینە سەر ئەو باسە ئەمەوێ بزانم کە سیناریۆکانی کاراکردنەوەی پەرلەمان چین ئایا هێندەی ئێوە ئاگادار بن بزوتنەوەی گۆڕان وە کۆمەڵی ئیسلامی بەنیازن بەشداری بکەن چونکە ئەو ڕۆژە بەڕێز کاک مەلا بەختیار کە لەلایەن پارتی و یەکێتی و گۆڕانیشەوە تەخویل و سەرپشت کرابوو ئاماژەی بەوەدا کە گۆڕان ئامادەیە بێتە ناو کۆبوونەوەی پەرلەمان و باس لەوە شەکرێ ئەمڕۆ برێت مەگۆر کە نوێنەری سەرۆکی ئەمریکایە هاتووە لەگەڵ عەبادی پاشان لەگەڵ خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دواتر لەگەڵ بەڕێز کاک عومەری سەید عەلی وەکو گۆڕان پاشان سەردانی هەولێر بۆ کۆبوونەوە لەگەڵ حکوومەت و پارتی و یەکێتی لەسەر ئاستێکی باڵاتریش ئەوترێت داوای لە گۆڕان کردووە کە بەشدار بێت لە کاراکردنەوەی پەرلەمان زانیاریەکانی لای تۆ چیەڵێن کاکە یادەتەوە ئەو ئەم پرسیاری کردێ ئەمەنگە گرنگ بوون پرسیارەکان و فەرعی ئەلف و با و جیم و دالی هەبوو من هیوادارم زاکرێم باش بێت و بتوانم بە یەک جواب من یارمەتی تەدەم باش من یارمەتی تەدەم ئەگەر پرسیارەکەت باشەوە بەڵێ باش یەکەم سیناریۆکان لە دوو سیناریۆ زیاتر نییە یەکیان ئەوەیە ئەو بەڕێزانەی لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵی ئیسلامی خۆیان ساخەنەوە لەگەڵ ئێمە بێن یعنی لەگەڵ فراکسیۆنەکانی تر بە یەکەوە بڕۆین و ئەم مشکلەیە حەلکەین و ئەم گرەیە چۆرێ بکەین و نەجاتمان بێ لەمە ئەمە یەک ئەگەر بەڕێزیان لەبەر هەر هۆیەک بێ کە من حەزەکەم لەسەرەوە قسە بکەم بۆچی بزوتنەوەی گۆڕان ئەمەنگە قورسە لای بڕیار بات ئەگەر ئیزنم بەی دوایی لێم پرسیتەوە من نەتوانم ڕوونی بکەمەوە بۆچی بزوتنەوەی گۆڕان ئەمەنگە لای قورسە کە ئەوە نەکە ئەگەر ئەوان نەیکەن ئەین بەڕاستی یعنی هیچ ڕێگەیەک نامێنێ من بێمە ماڵەکەی من چال لا بخۆمەوە من جوابە بۆ بنێرە من مەمنون بم یعنی بێم ئەوەی نەماوە بڵێن دەسێ ماچکەم بڵێم کاکە وەرە با بەیەکەوە ئەم پەرلەمانە کارا بکەین ئەوەی کە خۆت داوا کرد من ڕازی من مەمنون وەرە با بەیەکەوە بیکەین هەر نەیکەیت ئێچی هیچ چارێ نامێنێ ئەو کاتە ئێمە مەجبورە بین بەبێ بزوتنەوەی گۆڕان یعنی پەرلەمانی هی کوردستان جارێکتر کارا بکەینەوە ئەمە دوو باش ئەوە مۆزوعی یەکەم من حەزەکەم لەسەر مەسەلەی هاتنی برێت مەگۆر یەکشت بڵێم باش ئێمە ڕێگە ناین جارێکی تر مەسەلەی 75 دووبارە بێتەوە یعنی وەختی خۆی ئەو ئەمریکایی کە ئێستا یعنی خۆی کردووە بە ناوبژیوان و ئەمانە لە ساڵی 75 هێنری کیسنجەر لەگەڵ شای ئێران فێڵێکیان لە مەلا مستەفای بەرزانی کرد ئەم جارە ئەمریکا و باوشی ئەمریکاش ئەو فێڵە لە کوڕی مەلا مستەفا ناکات هیچ وعدێکی زارێکی هیچی قبول نییە سەرۆکی کوردستان مەسعود بەرزانی نابێت ڕێگە بە جارێکی تر 75 دوورە ئەو دووبارە بێتەوە
ئەگەر هەر وعدێک هەیە ئەبێ بە نووسین بێت ئەبێ بە شایەتی ئومەم متحیدا یەکێتی ئەوروپا ئەمریکیەکان خۆی و خەڵکی تر لە ناوچەکەیە لە منتیقی شەرقی ئەوسەد ئەگەر بە نووسراوێکی ئاوابێ ئیمزا کرابێ بڵاو کرابێتەوە لە ڕاگەیانەکان وەکو لای ئێوە بۆ نمونە خەڵکی بینی بێتی ئەگەر جەنابی سەرۆکی کوردستان بەو شەرتە ئەوە بکات ئەوە باشە بەڵام باوشی برێت مەگۆریش بێ بۆ کوردستان ئێمە ڕێگای ناین من وەکو سەرۆکی لیژنەی پێشمەرگە قساکەم ئەین بەڕاستی خەڵکی کوردستان ئەوە قبول ناکات جەنابی سەرۆکی کوردستان ئەبێت وەکو چۆن لە ئەوڵی پرۆسەکەەوە متمانەی یاوە بە خەڵکی کوردستان کە لە 25 نوۆیە خەڵکی کوردستان حەقی خۆیەتی داهاتووی خۆی دیاری بکات نابێت جەنابیان ڕێگەبن بەوەی کە بە نوێنەرێکی دەرەجە سێ و دەرەجە چواری ویلایەتی یەکگرتنەوەکانی ئەمریکا بێت بۆ شەرقی ئەوسەد بێ بۆ کوردستان لەگەڵی تایبەتە بە شەڕی دژ بە داعش ئەوە چی عیلاقەی هەیە بەسەر چارەنووسی میلەتێکەوە کە 100 ساڵە یاری پێەکەن جینۆسایدی یەکەن شیمیایی بارانی یەکەن ئەنفالی یەکەن یانی ئەی بۆ ئەو کاتێک کە میلەتی ئێمە جینۆسای دەکرا ئەی لە شۆ بوو برێت مەگۆریەکی ئاوا لەم بابەتە بێتە سەرخەت بڵێ کاکە بۆ لەو میلەتاکەن خوا قبوڵ ناکا ئەی لە چۆ بوون ئەوانەی کە ئەو کاتەی کە وڵاتی ئێمە دابش کرا ئەم مسیبەتیان بۆ ئێمە دروست کرد کەس هات پرس بە وڵاتی ئێمە بکە بەشێ مەحمووی بکە بە سەرکردەیەکی تری بکە بڵێ کاکە ئێمە نیازمان هەیە وڵاتەکەتان دابشکەین یارمەتی هەیە وڵاتەکەتان دابشکەین ئەمە ئیرادەی میلەتێکە بۆیە سەرۆکی کوردستان کاک مەسعود بەرزانی نابێ بیڵێ ئەوەی کە بە باوشیان کرد بەوی بکەن جارێکی تر ئەوە مستەحیل شتیوە یعنی من حەزەکەم بەڕاستەخۆ بڵێن بەڕاستی ئەگەر جەنابیشیان لەو پەڕی مستەحیلاتە سەرۆکی کوردستان مەسعود بەرزانی ئەوە قبول بکە من دڵنیاتانەکەم بۆ خەڵکی کوردستان ئەوە قبول ناکە ئێمە بەشێکە بین لەوە ئەنجام من چ بەشێکی تری پرسیارەکانی تۆم بیرچۆ ئەو حەزەکەم بیرم بخەیتەوە بەڵێ ئەوە تا یەک من دێمە سەر پرسیارە گرنگەکان هەر سەبارەت بە ئەم سەردانەی برێگمەگۆڕ قسە لەسەر ئەوە هەیە کە بە بزوتنەوەی گۆڕانی وتبێت بچن بەشداری بکەن لە کۆبوونەوە و کاراکردنەوەی پەرلەمان و لە پەرلەمانەوە ڕێفراندەم دوا بخەن تۆ باسی ئەوت کرد کە کاک مەسعود بەرزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان نابێ بچێتە ژێرباری بڕیارێکی لەو جۆرە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشەوە قبول ناکەن بەڵام ئێستا قسەیەک هەیە سیناریۆیەکەیە کە لە پەرلەمانەوە ئەمە بکرێت کاکە ئەمەیە ئەیانوێ لە هەیبەتی سەرۆکی کوردستان کەم بکەنەوە ئەوەی کە ئێستا ئەوەی کە عەلەمداری مەسئلەی دەوڵەتی کوردی و سربەخۆی کوردستانە بەڕێز سەرۆکی کوردستان مەسعود بەرزانیە ئەیانوێ لە هەیبەتی ئەوە کەم بکەنەوە بیهێنەوە ناو پەرلەمان یعنی بە چه حەقێک ئەمریکا ئەماکە کێوە حەقی پێداوە ئێمە حەق بە خۆمانی بچین ڕەچەتە بنووسین بۆ سیاسەتی ڕۆژانەی ئەمریکا بۆ بەریتانیا بۆ هەندستان بۆ ئێران بۆ تورکیا بۆ عێراق بۆ شۆ بە هەمان شێوە ڕێگەنیان خەڵکی ڕەچەتەمان بۆ بنووسێ بە چه حەقەوە ئاکامانە یعنی بەڕاستی ئەمە بێڕێزیە بەرامبەر ئیرادەی میلەتێک ئێمە شتیوا قبول ناکەین شتیوان نییە ئەی ئەگەر داوا لە پەرلەمان کرا کارێکی وا بکات هەڵوێ ئەو پەرلەمانی ئەوە بکات نەنوێرەری خەڵکە معنای ئەوەیە وەکو جاش بێ وایە شتیوان نییە پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە نوێنەری خەڵکی کەلار و هەڵەبجەیە هی دۆڵی بالیسان ئەوەی کە ئەنفال کراوەی شیمیایی باران کراوە ئەبێ ژۆ لە ئیرادەی ئەوان بگرێ نەک لە کابرایەکە 30,000 کیلۆمەتر لەو سەری ئەمریکاوە هاتۆ بۆ ئێرە ڕەسەتەمان بۆ نووسێ ئێمە داهاتوومان چۆن دیاری بکەین شتیوان نییە سەرکردایەتی سیاسی کوردستان ئەبێ واعی بێ بەوە نابێ ئیرادەی خۆی باتە دەست خەڵکی بێگانە ئەبێ ژۆ لە ئیرادەی میلەتەکەی بگرێت داهاتووی میلەتی ئێمە خەڵک لە واشنگتۆن و لە لەندەن و لە پاریسە و دیاری ناکەن لە تاران و لە ئەنقەرە و دیاری ناکەن خۆمان دیاریەکەین لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە هەڵەبجە و لە کەلارەوە لە خانەقینەوە لە زاخۆ دیاریەکەین ئێمە شتیوان نییە بەڵێ من حەزەکەمەوە بڵێم زۆر داوای لێبوردن دەکەم من وەکو پەرلەمانتارێک وەکو سەرۆکی لیژنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید لە پەرلەمانی کوردستان وەکو پێشمەرگەیەکی خۆبەخش قبوڵی ناکەم لە سەرکردایەتی سیاسی کوردستان لە سەرۆکی کوردستان ئیرادەی خەڵکی کوردستان باتە دەست خەڵکی بێگانە ئەو خۆی قیادەیەکە ئەمە ژۆ لەوەگرین ژۆ لە خەڵکی تر ناگرین زۆر باشە کاگاری وتت ئەو پرسیارم لێ بکە نەوەک من بیرم بچێتەوە مەبەستمە بپرسم
بۆچی بڕیاردان لای بزوتنەوەی گۆڕان لەم سادەدا هێندە قۆرسە و هێندە کاتی پێویستە؟ لەبەر دوو هۆیە. یەکیان هۆکارەکە ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان خۆی کردو بە حیزبی فەیسبوک و شەقام، لیدەری ڕاستەقینە، سەرکردەی ڕاستەقینە خەڵک دوایەکەون، نەک ئەم دوای چەپڵە ڕێزانی خەڵک بکەوێت لەسەر شەقام و نازانم چۆمانە. یعنی ئێستا ڕەنگە بینەر بڵێ خراپی چیە گەرگوێ لە شەقام و لە فەیسبوک و لە خەڵک. من نەموتووە با عەرزێ بکەم. باشە میلەت کەواتە بۆ ئەندام پەرلەمان هەڵبژێرێ، بۆ سەرکردایەتی حیزبەکەی هەڵبژێرێ، بۆ خەڵکەکە بە ئەندامی مەکتەبی سیاسی، بۆ خەڵکەکە بە سەرۆشی خۆی، بۆ ئەو نایکە بۆی قیادەی بکە. باشە ئەگەر قەرار بۆیە خەڵک لەسەر شەقام ئەو بە ڕێزانەی کە کرێکارن، ئەوانەی کە سەوزە فرۆشن، ئەوانەی دوکاننارن، ئەوانەی محامی و پزیشک و مهندسی بەڕێزن، ئەوانەی مامۆستان، ئەگەر قەرار بۆیە ئەوان سیاست بکەن و وڵات بەرن بەڕێوە، ئیتر بۆچی خەڵکیان نەکرد بە ئەندامی پەرلەمان و بۆ وەزیر و بە سەرۆکی وڵات و بە سەرۆک وەزیران؟ بۆیە کردویانە بۆی ئەو ئیشەکەی بۆ بکە. ئەمە یەک، ئەوە لایەنی یەکەم. بەڵێ بزوتنەوەی گۆڕان مشکلەی ئەوەی هەیە کە خۆی قاعیدەیەکی هەیە وای فێر کردووە کە بەگەشتدار و بەرداب بچێ، ئێستا بەگەشت خۆیان چۆتەوە. ئەمە یەک. دووهەم لەناو بزوتنەوەی گۆڕانە دوو خەتی زۆر وازەح و جیاواز هەیە. یەکیان ئەڵێ با بڕۆین، یەکیان ئەڵێ با نەڕۆین. ئەنجا ئەم دوو هۆکارەیە کە وای کردووە لە بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵ ئێمە نێن. یعنی لەگەڵ ئێمە چییە؟ یعنی لەگەڵ کولانەیەن، لەبەری کول لەلایەکە و بزوتنەوەی گۆڕان لەلایەکە. یعنی جەمع لەلایەکە، هەموو خەڵکی کوردستان لایەکەن و بزوتنەوەی گۆڕان لایشترە. ئەوە ئەو دوو هۆکاری. بەڵێ مەبەستمە پرسیارێکم لا دروست بۆ وەکو ڕاگەیاندن کارێک، ینی ئەوترێت بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی پاساوی خۆیان هەیە بۆ ئەوەی بەشداری نەکەن لە بانگەشەی ڕێفراندەم. چییە پاساوەکە چیە؟ بەڵام لایەنی دیکە هەیە پاڵپشتی لە ڕێفراندەمەکات لە ئەنجومەنی ڕێفراندەمە باشە و ئەڵێت ئەبێ ڕێفراندەم لە کاتی خۆیان ئەنجام بدرێت 25 ئەیلول باشترین کاتە، بەڵام بە هیچ شێوەیەک نایان بینی بەشداری بکەن لە بانگەشەی ڕێفراندەم، تەنانەت کەناڵەکانی خۆیان بەکاربێنن، تەنانەت بارەگا حزبیەکانی خۆیان بەکاربێنن. ئەوەشی ئەبین دێت لە گۆڕەپانەکە وەکو چاودێرێکی فەیسبوک نووسیبووی ئەڵێت تەنها پارتیە کە ئەبینرێت بانگەشاکە بۆ ڕێفراندەم لە کاتێکە دەوڵەتی کوردستان مڵکی پارتی نییە. ڕاست. جارێ من حەزەکەمەوە بڵێم زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هیچ مبەڕێرێکیان نییە بۆ ئەوەی کە یعنی ناتوانن قەنەعەت بە مناڵێکیش بکەن بۆچی نایەن و بەشداری بکەن لەم پرۆسەیە. ئەمە یەک. دووهەم من سێرم لەوە دێ خوشکی زۆر ئازیزم هێرۆخانی یەکشی برای مەحمەد کە ئینسانێکی زۆر نەتەوەییە، من بە شخصی ناسم وایە. بەڵێ من تۆزێک لەوە پێش لە سلێمانیەوە هاتووم، یعنی من تەسەوەرمە کرد لە گۆیژەوە هەتا ڕاپەڕین و تاسڵجا بە شخصی خۆی جەنابی هێرۆخان هیچ شوێنە نێڵێتەوە هەمووی بکە بە ئاڵای پیرۆزی کوردستان. بە سێرم لێ دێ یعنی ئەمە کەم و کوڕی ستافەکەیەتی هی مەڵبەندی یەشێتی نیشتیمانی کوردستانە نازانم. بەس یعنی بەڕاستی شاری هەڵمەت و قوربانی کە سلێمانی یعنی من خۆم خەڵکی سلێمانی خۆیان وەڵام بدەنەوە. من شانازیەکەم بۆی کە خەڵکی سلێمانیم، شارێکی قارەمان و نیشتیمان پەروەر و شاری بەڕاستی پایتەختی ڕۆشنبیریە. حەق بوو ئێستا لە زاخ و هەتا خانەقین هەموو سیارەیەک هەموو ماڵێک ئاڵایەکی کوردستانی لەسەر بێ، نەک ئاڵای هی پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و ئاڵای حیزبی ئەمڕۆ بێتە خوارەوە، ئەبێ ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر بارەگاکان بێ، بۆی هیچ هاوڵاتیە جیای نەکاتەوە کام بارەگا هی کام حیزبە، بەس ئەوەی ببینێ کە ئەمە ئاڵای پیرۆزی کوردستانە. من لە سلێمانی بەس ئاڵای پیرۆزی کوردستانم لە چواردەوری لقی چواری پارتی دیموکراتی کوردستان بینی، یعنی هەتا لە بارەگاکانی تری حیزبی هی پارتی لە ڕێکە ئەچووم و کە هاتمەوە بەس لقی چوار بوو کە چواردەوری خۆی کردبوو بە ئاڵای پیرۆزی کوردستان. بە بۆچوونی منەوە ئەمە ئەرکیشی نیشتیمانیە. جەنابی هێرۆخان کە کچی ئەو کەسەیە کە نووسەری شیرین بەهارەیە، جەنابی مامۆستا برای مەحمەد، ئەرکی نیشتیمانی و تاریخیە و قەرزاری باوشێتی، ئەبێت لە گۆیژەوە هەتا تاسڵوجا حەقە بیکە بە ئاڵای پیرۆزی کوردستان. ئەوە تا ئێستاش
فەرعی هینە فۆرمی باعی خۆی لە کەرکووکەوە نەقڵ نەکردەوە بە سلێمانی ئەوەنگە نەتەوەیە ئەڵێ با دەنگەکەم نەکا لە کەرکووک هێرۆخان ئێستا چۆن قوبوڵیەکە شارە پیرۆزەکەی سلێمانی هەمووی نەڕازێتەوە بە ئاڵای پیرۆزی کوردستان. باش کاگاری دوو پرست تەڕح کرد لە سەرەتای بەرنامەکە وتم دواتر لەسەریە وەستین. یەک پەرلەمانی کوردستان پێویستە کار لەسەر ڕیفراندەم بکات و دوو کار لەسەر بژێوی بکات. جارێ بەنسبەت ڕیفراندەمی سەربەخۆیەوە پێشتر ڕاتانگەیاندە بوو کە ڕیفراندەم پێویستی بە پەرلەمان نییە. ڕاستە واتە خۆی پرۆسەیەکە پێویستی بە پەرلەمان نییە. ئەبێ پەرلەمان لە ئێستادا چی بکات بۆ ئەوەی وەکو ئیسنادێک وەکو پاڵپشتێک بۆ ڕیفراندەم ڕۆڵی خۆی ببینێت. ئەبێ پەرلەمان خۆی دوو ڕێگە زیاتر نییە، یا ئەبێ پەرلەمان نوێنەری خەڵک بێت یا ئەبێ خەڵکی کوردستان خۆی ئیرادەکە بگرێتە دەست. ئەگەر پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە لە ئێستاە ئەبێت بەبێ چەند و شۆنی واز لەم مەسلەی بیرکردنەوە لە چوارچەوەی تەسکی حیزبایەتی بێنێ نیشتیمانی و گشتگیر بیر بکاتەوە. ئەمە فرسەتێکە جاریشتر نایەتە پێشێ. من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە نە 50 ساڵی تر نە 500 ساڵی تر نە 1000 ساڵی تر ئەم فرسەتە بۆ خەڵکی کوردستان نایەتە پێشەوە. ئەبێ پەرلەمانی کوردستان لە پێش هەموو شتێکە مەئموریەتەکەی سەرۆکی کوردستان ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بە پشتگیری بکات. یعنی بڵێ ئێمە لەگەڵتانین ئێمە پشتانین فەرمون بڕۆ بیکەن لە چوا ئیشی باشتان نەکرد ئێمە ڕێگەتان لێگرین. بەڵام ئەبێ ئەم مهمەیە بەیەکەوە بەرینە سەر. ئەمە ئیشی پەرلەمانی کوردستان ئەولەویاتی ئەوەیە. باشە دووهەم خاڵ ئێوە نوێنەری گەلن و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە تەواوی چین و توێژەکانەوە بە تایبەت موچەخۆران چاوەڕی ئێوەتان لێ ئەەکەن کە لایەکیان لێ بکەنەوە بۆ ئەوەی ئەم پاشکەوتی موچەیە کە بە سەریاندا سەپێنراوە کۆتایی پێبێت. و خاڵی دووەمی لەقی دووەمی پرسیارەکەشم ئەوەیە ئەوەی پاشکەوت کراوە بۆیان ئەوەی پێیان نەدراوە کە بۆ هەر تاکێکی فەرمانبەر زۆر زۆرە بە یاسا ڕێکی بخەن کە نەخورێت و نەفەوتێت. ئەمە چۆنەکەم ئەوەیان ئەبێت دوای ئەمە دوای هەنگاوی یەکەم کە من عەرزی جەنابت و بیرەنانە کرد یعنی پشتیوانێکی تەواو لە ڕیفراندۆم و لەم پرۆسەیە کە دەست پێکا بەرەو دەوڵەتی سەربەخۆی کوردستان لەبەی زۆر کەس دەڵێ بەڵێ بۆ ڕیفراندۆم نابێ بڵێ بەڵێ بۆ ڕیفراندۆم بڵێ بەڵێ بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان. دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئەم هەنگاوەی نا یعنی وەکو بڕیاری یەکەم بۆ پشتیوانیکردن لە دەوڵەتی سەربەخۆی کوردستان و بۆ پشتیوانیکردن لە بڕیاری ڕیفراندۆم بۆ 25ەوە هەنگاوی دووهەم ئەبێ بریتیە بێلەوە لە بانگهێشتکردنی برای زۆر عزیزم کاک نەچیروان بارزانیە بۆ پەرلەمانی کوردستان متمانە بیا بە پەرلەمان کە متمانەی دا بە پەرلەمان یعنی بە خەڵکی کوردستان لەو ماوەی کە خۆی ئەیزانێت لەو ماوەی کە خۆی ئەیزانێ لەبەی پارەکان لای حکوومەتە لای من و تۆ نییە لەو ماوەی کە خۆی ئەزانێ متمانە با بە خەڵکی کوردستان لەم ماوەیە ئێمە کێشەی ئەم چارەکە موچەیە حەلەکەین. یەک دوو مەسلەی پاشەکەوتی موچە متمانە باتەوە جارێکی تر بە نوێنەری خەڵکی کوردستان کە پەرلەمانە ئەم پاشەکەوتەی کراوە چۆن و لە چ مەودایەکە و بە چەند قەرز یا بە یەک جار چۆن ئەدرێتەوە بە فەرمانبەرانی کاگاری دوو خولەکم ماوە و ینی سێ پرسیاریشم لێت ماوە هاوڕیان یارمەتیم بن بۆ ئەوەی ئەو سێ پرسیارە بکەم کاگاری زۆر بە کورتی و پوختی وەڵام مایاتەوە چونکە گرنگن. یەکەم پرسیارم پەرلەمان چ حلێکی هەیە بۆ تەمەنی خۆی چونکە وترێت تەمەنی زۆری نەماوە. ئەو مشکلەمان نابێ خۆکە پەرلەمان دانیش ئەویش حەلە بێ لەبێ ڕێکاری قانونی هەیە. ئەوە یەک. ئەمە یەک. دوو خۆتان ئاگادارن ئەمریکا بەریتانیا کۆمکاری وڵاتانی عەرەبی عێراق ئێران تورکیا ئەوە تا دیسانەوە ئەمریکا و قسە لەسەر ئەوە هەیە کە تیمێکی فەڕەنسی بریتانی دیسانەوە دێت بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان ڕیفراندۆم دوا بخات. ئەمەش دلیلی جدیەتی پرسەکەیە. خوێندنەوەت بۆ ئەمەیان چییە؟ سەرۆکی کوردستان شتیواناکە سەرۆکی کوردستان وعدی یاوە بە خەڵکی کوردستان نابێ وعدی خۆی بشکێنێ. ئەگەر وعدەکە بگۆڕێت ئەبێ بە شەرتێ بیگۆڕێوەکو لەو پێشوتم سەرۆکی کوردستان. ئەوە پرسیاری سێمی منە بەدیلی ڕیفراندۆم بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا چییە؟ بەدیلی ڕیفراندۆم بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە ببیتەوە بە ژێردەستەی بەغا و هەتایە یاری بەعقلێتە بکەن
جینۆسایدە بکەن بە شێوەیەکی دیموکراسی شیمیای بارانە بکەن بە شێوەی دیموکراسی کەرامەتی میلەتێکی زل و زەلام بشکێنن. کاگاری ئەرسین پەرلەمانتاری کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بەبینەرانت بەخشیست. بەڵێ بینەرانی ئەزیز لێرەدا باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزیارگار فایق و ستافە ئەزیزەکەم لە شاری سلێمانی و لە هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت. خۆی گەورەتان ئەسپێرم.